شەماڵ موفتی بانگخوازێکی نمونەیی. شەماڵ موفتی ناوی تەواوی شەماڵ عەبدوڕەحمان موفتی بوو، لەنەوەی موفتی چاومار لە بنەماڵەیەکی خانەدان و ئاینپەروەر لەدایک بووە. سەرەتای قۆناغی خوێندنی هەر لە بەغدا دەست پێ کردووە. لە ساڵی 1955 لە شاری بەغدا لەدایک بووە. قۆناغی سەرەتایی لە بەغدا تەواو کردووە و لە ساڵی 1972 لە بەشی بیسی لە زانکۆی ئەمریکی لە بەغدا دەرچووە. بۆ ماوەی چەندین ساڵ وەکو مامۆستای وانەی ئینگلیزی کاری کردووە. هەروەها دەرچووی کۆلێژی کشتوکاڵ بەشی زانستی گڵی سلێمانی بووە و لە ساڵی 1970 مامۆستا بووە. بۆ ماوەی 9 ساڵ لە فێرگەی ناوەندی و ئامادەییەکانی شاری بەغدا و سلێمانی وانەی گوتوتەوە. لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو چەندەها بابەتی زانستی لە گۆڤاری علوم و نەورۆز عێراقدا بڵاو کردەوە. بە تایبەتی ئەو بابەتانەی خڵاتی نۆبڵیان لەسەر وەرگیراوە. لە زمانی ئینگلیزیەوە کردوویەتی بە عەرەبی. لە ساڵی 2003 تاوەکو 2007 وەکو یەکەم ڕاوێژکار لە وەزارەتی ژینگەی عێراقی کاری کردووە و لە ساڵی 2007 تا 2011 بۆتە ڕاوێژکار لە وەزارەتی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان. شەماڵ موفتی خاوەنی تایبەتمەندی خۆی بووە لە کاری بانگخوازی و لە ڕێگەی کۆباس و تارەکانی کاریگەریەکی گەورەی لەسەر هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردی دروست کردووە. مامۆستا شەماڵ موفتی تووشی نەخۆشی شێرپەنجەی پرۆستات دەبێت و بەو هۆیەوە باری تەندروستی تێک دەچێت. بەورەی بەرزی ڕوبەڕووی نەخۆشیەکەی دەبێتەوە و تاوەکو لە ئێوارەی ڕۆژی هەینی لە 19 دوای 2016 بە یەکجاری گەڕایەوە بەردرۆڤانی خوای گەورە. شەماڵ موفتی بانگخوازی دیار و بەناوبانگی ئیسلامی و کەسایەتی ژینگە پارێزەری کوردستان لە تەمەنی 61 ساڵی لە شاری هەولێر کۆچی دوایی کرد. مامۆستا شەماڵ لە سەرەتای نەوەتەکانەوە کۆمەڵی کوردستانێکی سەوزی دامەزران بۆ ژینگە پارێزی کە یەکەم ڕێکخراوی ژینگە پارێزی بۆ پێم وایە لە کوردستانیش و لە عێراقیشە. لەگەڵ ئەو هەموو شارەزاییە لە زمانی سەردەم و زانستی سەردەما ڕۆژێک نەمان بیستووە خۆی سەرقاڵکە بە پسپۆڕێکە ئیشی ئەو نییە فتوادان تا ئەیتوانی سەر ئێسقان خۆی دوورە خستەوە لە فتوادان. کۆمەلگای کوردەواری و عالەمی ئیسلامیش ئێستاکە بەڕێی من پێویستی بەو ئوستوبە جوانەی مامۆستا شەماڵ هەیە بۆ ئەوەی بچنە ناو دڵەکانەوە. کە عومەر ڕێشاوی ڕۆشت ئێوارەدا هات کە شەماڵ موفتی ڕۆشت بوو بە شەو. ئێستا ئەوەی دەیبینین سەعاتێکە بۆ نیوە شەو. هێندەی نەماوە بەکەوتنی پایەکانی تری دنیای معنەویمان کە ببێتە شەوی قەتران. کاتێ مامۆستا شەماڵی موفتی بە ڕەحمەت بێ خودای گەورە خەڵاتی کرد بە نەخۆشیەک چەند جار سەردانم کرد بێ شەحنی ئیمان کراومەتەوە. باوەڕەکەی بە نیەتێوە ڕۆشتوم بڕۆمە خزمەتی پێ بڵێن مامۆسای گیان ئەمە ئیبتیلایە، ئەمەش بەڵگی خۆشەویستی خودایە کەم تەرخەمیەکت بێ پاک بیتەوە. سێرەکەی کاتێ ڕۆشتومەتە خزمەتی سێرەکەی ئەو دڵی منی یاوەتەوە. کەسێکی دڵسۆز بوو، کەسێکی شارەزا بوو، کەسێک بوو بە دڵ ئێتوانەویست خزمەت بکات، کەسێکی خۆنەویست بوو و کەسێکی زۆر سادە بوو و کەسێک بوو بەڕاستی بیرۆڕای جیاوازی پێقبوڵ بوو. ڕاستە ئەو بانگخوازێکی ئیسلامی بوو بەڵام ژینگە دۆستێکی گەورەش بوو. ئەوەی مامۆستا شەماڵ گەیاندنی قسە نەبوو، تەنها گەیاندنی معلومات نەبوو. ئەم دینە تەبیعەتی وایە ئەگەر کەسێک بیگەێنێ بە خەڵکی یا بێوێ خەڵکی متەدەینکە ئەبێ ئەم ئینسانە هەڵگری ئەم پەیامە کە گەیەنەرەکەیە داعیەکەیە بانگخوازەکەیە ئەبێ خۆی لە ڕووی ئیمانی و دینی و ئەخلاقیەوە تۆکمە بێ. بۆی مامۆستا شەماڵ ئەتوانی بڵێ سەرمەشق بوو. زۆر نین ئەو دەموچاوە نورانیەی شەماڵ ئاسا بێدەنگ بێدەنگ وەکو مۆم دەتوێنەوە تا ئەوانیش خامۆش نەبوون لە باوەشیان بگرن تا ئەم شەوە دەی جوورە لەوە درێژتر نەبێتەوە.
ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، ئێستاش پانێڵەکەمان دەست پێیەکا و داواکەین لە بەڕێز دکتۆر فاتح محەممەد سەنگاوی بفەرمێت بۆ سەر ستەیج و بەڕێوەبردننی پانێڵەکە. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی خۆشەویست، سەڵاوی خوای گەورەتان لێبێ. السلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. ئێستش بڕگەی دووەمی ئەم دیدارە پێشکەشەکەین بە بەشداری چوار مامۆستا و برایی بەڕێز لەگەڵ خوشکێکی بەڕێز. ئێستا من بانگی ئەو بەرەزانەکەم بۆ ئامادەبوون. دوجار هەر بەڕێزێک لەو بەرەزانە 8 دقە 8 خولەک بۆ 10 خولەک بابەتەکەی خۆی پێشکەش دەکات. با بەڕێز دکتۆرە بێخاڵ بفەرمێ بۆ سەر ستەیج. بەڕێز دکتۆر محەممەد نەسڕوڵڵاه، بەڕێز دکتۆر عومەر عەبدولعەزیز، بەڕێز مامۆستا موحسین عەلی ئەحمەد، با بفەرمون. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير ونسجل. بەڵێ بەڕێزان، ئێمە ئێستا دەسەکەین بە پێشکەشکردنی ئەو بابەتانە لەلایەن ئەم مامۆستا بەڕێز بوو خۆشەویستانەوە. دیارە ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ لە کەناڵی سفێدەوە پێشکەشەکرێەوە. زۆر سوپاسی ئەوانیشەکەین بۆ تەغتیەکردنی بەرنامەکانی ئەم دیدارە. سەرەتا لە دکتۆرە بێخاڵ ئەبوو بەکرەوە دەست پێەکەین کە لە ماوەی وەکوتمان 8 بۆ 10 خولەک بابەتێکمان پێشکەشەکە سەبارەت بە خێزان لە گوتاری مامۆستا شەماڵ موفتیدا. با فەرمێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو لە ئامادەبوانی بەڕێز. زۆر سپاس بۆ سازکردنی ئەم دیدارە، سپاس بۆ سەتەنی گەشەبێدانی چالاکی لاوان. زۆر جێی خۆیەتی بەڕاستی ئێمە ئەو کەسایەتی و بانخواز و پێشنگانی نەتەوەکەمان کە لە پشوو ژیان و ئیسراحەتی تایبەتی خۆیان هەڵگرت و خستیانە خزمەت میلەتەکەیانەوە، ئێمە یادیان بە زیندوی ڕابگرین. چونکە لە هەموو کاتێک ئێستا زیاتر پێویستمان بەو جۆرە پێشنگانە هەیە کە مادەپەرست نەبن، دنیاویز نەبن، مرۆڤ دۆست بن، ئینسان دۆست بن.
ئاین و میلەت دۆست بن. ئینشەڵڵا هیوادارم کە جەنابی مامۆستا شەماڵ پلەی بەرز و بڵندی ڕەزامەندی خوای گەورەی بەدەستهێنابێت. لێرەوە دوعای شفا و نزای چاکبوونەوەی خێرا بۆ خات و بەیانی هاوسەری دەکەم کە لە ئەڵمانیایە بۆ چارەسەری پزیشکی لەگەڵ جەنابی دکتۆر عەلی کوڕی. سڵاو و ڕێز و تەمەندرێژی بۆ جەنابی زێنەب خان و کاکە ئەحمەد و کاکە عومەر کە مایشان نازیمانن، خوای گەورە تەمەنیان درێژکە ئینشاءڵڵا. ئێمە ئەگەر بەڕاستی لەم قوتابخانە مەزنە لە دەریای گەوهەری وتارەکانی مامۆستا شەماڵ بڕوانی ناتوانین بەڕاستی لە 8 دقە و 10 دقەیە ئەو هەموو گەوهرە دەربێنین. ئەگرێت تەنها چەند ئاماژەیەک چەند خاڵێک ئاماژە بێ بکەین کە لە کۆباسەکانی میحراب و لەو شنەی شەماڵەی کە لە میحرابەوە هەڵیە کرد کە ڕۆحەتمان دۆکشەکەتەکانی هەمومان هەتا ئێستش کە گوێمان لە وتارەکانیان بێ بەو دەنگە نەرمونیانە بەو ئوسلوبە شیرینە بەو ئیخلاص و دڵسۆزیە بەرزەی هەتا ئێستش دەتوانێمان دوێتیمان بحەسێنێتەوە کە ئەمەش کەم ئەتوانم بڵێم لە بانخوازە دەگمەنەکان بوو جەنابی مامۆستا شەماڵ. لە مەسەلەی خێزانە مامۆستا چەند حەریص بوو لەسەر ژینگەیەکی پاک و چاک، ئەوەندە حەریص بوو لەسەر پێکێنانی ژینگەیەکی خێزانی کۆمەڵایەتی، دراوسێتی، خزمایەتی، نەتەوایەتی هەموو کۆمەڵگەی ئینسانی. کاتێک گوێت لێ بوو خوای گەورەت خۆشەویست، کاتێک گوێت لێ بوو نمونەی یەسیر و وەلا توعەسیر و ئەهاتە خەیاڵە، بەشیر و وەلا تونەفیر و بەڕاستی ئینسانیەتی خۆشەویست، هەموو کەسێکی خۆشەویست بەتەوا بەوانەشەوە کە دژی بیرواوەڕی تۆن. ئەمە لە خیتابی هەموو کەسێکە ناتوانرێت جێبەجێ بکرێت. ئەگەر بە تایبەتی تیشت بخەزمە سەر مەسەلە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەڕاستی لە وتارەکانیە ئەتوانم بڵێم ڕێنمایی دەگمەن میکانیزمی جوان قسەکانی تەنها بۆ قسە نەبوو، بۆ پرۆژەی جێبەجێکردن بوو کە ئێمە بەڕاستی کەم ئەیبینینەوە لە قسەی زۆرێک لە بانخوازەکان شتی زۆر جوان باسەکرێت، زۆر تەرحەخرێتە ڕوو، بەڵام پرۆژە بۆ جێبەجێکردنی نابینین. بەڵام بەو بە عەمەلی بە وتارە شیرینەکانی بە نمونەی زۆر سادە چونکە ئیخلاصەکەی زۆر بوو، دڵسۆزی زۆر بەخەرجەیە، بە نمونەی سادە میکانیزمی جێبەجێکردنی ئەخستە ڕوو. بۆیە لە وتارەکانیە پەیوەندی نێوان هاوسەران، پەیوەندی نێوان دایکان و باوکان و پەروەردشیاران، پەیوەندی خزمایەتی، پەیوەندی گەورەکەی نێوان ئینسانیەت و مرۆڤایەتی، ئەمانە جگە لەوەی تشخصنە سەر عیبادەت بە واتە گشتگیرەکەی، ئەخلاق بە واتە گشتگیرەکەی، چۆن ئەخلاق لە بواری خێزانداریە جێبەجێ بکەین، چۆن ئەخلاق لە بواری خزمایەتی و کەسایەتی و دراوسێتیە جێبەجێ بکەین. وتارە شیرینەکانی هەمووی باز لەوە بوو کە ئەبێ تۆ دەست پێش خەربیت، ئەبێ تۆ سڵێ ڕەحم بەجێبێنی، نابێت چاوەڕێی بەرامبەرەکەتکەی، نابێ بڵێ ئەو ئیمانی وەکو من نێ سەردانی ناکەم. هەموو کاتێ ئەوانی بری هەموو کەسە خستەوە کە تەبایی و دڵسۆزی و خۆشەویستی و ئەوەی کە کورد پێویستێتی بەداخەوە کە ئەو هەموو ناکۆکی و ململانیە سیاسیانەی کە لەناو میلەتەکەی ئێمە ڕوویاوە، ئەوەندەی کە دوژمنان وڵاتەکەمانیان کەرتوپەرت کردووە، ئەوەندەش خۆمان بەدەستی خۆمانمان کەرتوپەرت کرد، دەروونەکانمان کەرتوپەرت کرد، ئەو هات ئەم دەروونانەی ئاشتە کردەوە لەگەڵ یەکتر. بۆ دایکان و باوکان ڕجاو تکای هەمیشە ئەوە بوو کە پەروەردەی مناڵەکانیان نەیەنە دەستۆڕە کۆمەڵایەتیەکان و زنجیرە دۆبلاج کراوەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن، خۆیان چۆن سەرمەشقێکی عەمەلی بن، چۆن دین بە شێوەیەکی شیرین بگێنن، بە سلوک و ڕەفتاریان بگێنن، نەک تەنها بە ئەمرکردنی ڕق و زبرنی نواندن و ناشرینکردنی دین لای دەوروبەر. هەروەها بۆ هاوسەرانیش ئەو ژینگە پاک و ڕاست و دروست و چاکەی ئەویستکە نەوەیەکی نوێی چاک و ڕاست و پاک و دەستپاک تایە گەورە ئەبێ. بۆیە جەنابی مامۆستا ئەتوانم بڵێم پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و خێزانیەکان پانتایەکی زۆر بەرفراوانی لە وتارەکان یاداگیر کرده بوو. چەندین وتاری بە ناوی سیستمی خێزان و بە ناوی ڕەوشت و ئیمان و پەیوەندی نێوان ئاین و ڕەوشت بەرزی کە زۆر تەکیدی لەسەر ئەخلاق بەمانە زۆر بەرفراوانەکەی کە هەموو ژیانمانەگرێتەوە زۆر جەختی لەوە ئەکردەوە. هیوادارم ئێمەش بتوانین بیکەینە سەرمەشقی خۆمان لە ژیانی عەمەلی خۆمانە بتوانین ئیسفادەی لێ بکەین، چ لە بواری خێزانیمانە، لە بواری کۆمەڵایەتیمانە، لە بواری کار و کردەوە و ژینگە پارێزیمانە. جارێکی تر پلەی بەرز و بڵند بە مامۆستا ئەخوازم ئینشاءالله و زۆر سپاس جارێک تر بۆ جەنابی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە بێخاڵ کە بە شێوازێکی کورت و پۆخت بابەتەکەی پێشکەش کرد و کەمتر لەو کاتێک کە بۆمان دانابوو. زۆر سپاسەکەین. ئێستش دەچینە سەر بابەتی دووەممان لەلایەن بەڕێز مامۆستای بەڕێز دکتۆر محەممەد نەسروڵڵا سەبارەت مامۆستا شەماڵ موفتی بۆ مەبەستەکان یاخود مەقاسدی ئاین کە یەکێک بووە لەو بوارانەی کە مامۆستا شەماڵ چ وەکو بابەتی نەزەری و چ وەکو لایەنی عەمەلی ڕنگدانەوەی هەبووە لە تێڕوانینیان لە وتارەکانە. ئێستا بە مامۆستای بەڕێز بفەرمێت. بسم الله الرحمن الرحیم.
الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وآله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. دیارە مەرحومی مامۆستا شەماڵ بە حەقیقەت بە حکمی ئەوەی کە پەیوەندیەکی زۆر بەتینی لەگەڵ زانایانە هەبوو و متابعەی زانە گەورەکانی جیهانی ئیسلامی دەکرد بۆ محاضەرەکانی میحراب کە پێشکەشی دەکردن، سوودی لە چەندین زانای گەورەی وەکو دکتۆر ئەحمەد کوبەیسی و دکتۆر فازیل سامەڕایی و چەندین زانای تری گەورە دەکرد. ئەمە وامان لێ ئەکا کە ئەتوانین بڵێن ئەم پیاوە فکرێکی مەقاسیدیانەی هەبوو بۆ تێگەشتنی ئیسلام، بۆ حاڵیبوونی شەریعەتی ئیسلام، و پاشان بەو فکرە مەقاسیدیانەوە وتارەکان و بابەتەکانی دائەوەزان بۆ سەر کۆمەڵگا و بۆ سەر خەڵک. چونکە فکری مەقاسیدیانە هەمیشە زەمانە و گرنگتیە بۆ ئەوەی بانخواز و زانای مصلح و کەسی چاکە خواز بەرەو ئینحراف نەڕوات. هەر کاتێ ئەم فکرە مەقاسیدیانە ڕەچاو نەکرا لە بواری پەروەردە و بانگەواز و خزمەتی ئیسلامدا، مشکلەی گەورە دروست ئەبێت و هەنگاوەکانی بانخوازەکان کورد و ناتوانن ئەو ڕەحمەتە فراوانەی ئیسلام پێشکەش بکەن. وێ من لە چەند مەقسەدێکی کورتە لە خزمەتتانە عەرزی دەکەم. مەقسەدی یەکەم مەقسەدی هیدایەتی خەڵکی، کە یەکێک لە مەقاسیدە گەورەکانی ئیسلام بۆ ئەوە هاتووە کە خەڵکی هیدایەت بدا، لتخرج الناس من الظلمات إلى النور. وانەکانی میحراب ئەگەر تێڕامان بکەی لە خزمەتیاندا، ئەتوانی بڵێ وانە نییە کە تەرکیز لەسەر ئەم بوارە نەکا کە ڕێنماییکردن و هیدایەتی خەڵکیە، نەک تەنها لەوانەکانی میحراب لە مزگەوتی مەلائەمینەوە، بەڵکو پێش ئەوەش لە چەندین ئامادەی کە وانەی وتوەتەوە هیدایەتی گەنجەکان و قوتابیان خەمێکی گەورەی بووە لە عەدادەی تەمریضە کە بەخۆبەخش وانەی ئینگلیزی وتوەتەوە لە سەدا هەشتی قوتابیە کچەکان کە کچ بوون بە کاریگەری مامۆستا شەماڵی ڕەحمەتی لە چکو و باڵاپۆشیان کردووە و چەندین سەعات خۆی بۆ ئەم وانانە ئامادە کردووە تا بتوانێ کاریگەریەکی هەبێت لەسەر ڕۆحی ئەو کەسانی کە قسەیان بۆ ئەکات و سوودیان پێ بگەیەنێ. عیلم و ڕۆشنبیری فراوانی مامۆستا شەماڵ کە ئەتوانی بڵێ ڕۆشنبیری سەردەم بوو و لەی تێگەشت بوو و چوو بۆ ئەو دیوارەکانی ڕۆشنبیری سەردەمیشەوە، ئەمە هەرگیز مانای وا نەبوو کە تەسادم و دژایەتی لەگەڵ پرۆسەی دینداری و ئیمانە بکات. بەداخەوە زۆر ڕۆشنبیر دەبینی کە ئەندازەیەک ڕۆشنبیریان هەیە، ئیتر لە بازنە ئیمانیەکە دوور دەکەونەوە و ناتوانن تەوزیفی ڕۆشنبیری و عیلم و زانستەکەی سەردەم بکەن لە خزمەتی دینداری و ئیسلامەتیدا. مەقسەدێکی تری گرنگ تەجەلی ڕەحمەتی فراوانی خوا بوو لە ژیانی ئەویش و لە ژیانی هەر بانخوازێکی تردا کە ئەبێ لە خودی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە خوا ئەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم، بەهۆی ئەو ڕەحمەتەی خواوە تۆ ئەتوانی تۆش بەڕەحم بی لەگەڵ چوار دەورەکەتدا. مامۆستا شەماڵیش توانی بووی کە ئەم ڕەحمەتە فراوانەی خوای گەورە و پەروەردگار تەجەلی بکە لە ژیانی خۆیدا، چونکە گەورەترین نمونەی تەجەلی ڕەحمەتی خوا بۆ مرۆڤایەتی و بۆ مسلمانان پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. هەر بۆیە زۆرترین گوێگر و وەڵامدەرەوەی پەیامەکەی هەبوو. هەر بانخوازێکیش بیەوێ زۆرترین وەڵامدەرەوەی هەبێ، خەڵک لە دەوریا کۆ ببێتەوە، ئەبێ هەوڵ بدا ژیان و کردار و ڕەفتاری پڕ بێ لە سۆز و میهرەبانی خوای گەورە بەرامبەر بە بەندەکانی خوای تەبارەک و تەعالا. مەقسەدێکی تر لە مەقاسیدەکان مەقسەدی میانەڕەوی و وەسەطیەت بوو. مامۆستا شەماڵ بە ڕەحمەت بێ لە ڕووی نەزەری و عەمەلیەوە کەسێکی زۆر میانەڕەو بوو، هەرگیز ڕقی لە کەس نەبوو. زۆری پێ ناخۆش بوو مسلمانان ئەگەر لە یەکتر بخوێنن، پەرتەوازە بن، غەیبەتی یەکتر بکەن، قبوڵی نەبوو لە لایدا غەیبەتی یەکتر بکرێ. تەنانەت ئەو کاتەی کە ماوەیەک بەڕێوەبەری تیڤی سلێمانی بوو، تەلەڤیزیۆنی سلێمانی بوو، مەنەظەمەیەکی سویدی مەسیحی ئەچن سەردانی ئەکەن
پێیان وتبوو تکات لێەکەین کە تۆ مدیری ئێرەیت و کەسێکی ڕۆشنبیری وا بکەی کە تند و تیژی و هجوم نەکرێتە سەر مەسیحیەکان و سەر مەسیحیەت. وتوی پێیان باوەڕ ئەکەن کە کتێبخانەی تەلەڤیزیۆنەکەمان ئینجیلی تایە، دەبڕۆن ئینجیلەکە بێنن بە یەکێ لە کارمەندەکانی وتبوو. قورئانەکەی ئێمە باسی عیسای ئێوە یەمی ئێوە ئەکا، باسی ئاینەکەتان ئەکا، باسی پێکەوە ژیان ئەکا. یعنی وای لێ کردبوون بە وتەشیرین و بە فەهمە فراوانەکەی خوێندنەوەیەکی تریان بۆ ئاینی ئیسلام لە کوردستانە بۆ دروست بوو کە ئەمە خاڵێکی گرنگ و جەوهەریە. یەکەم وتاری لە تەلەڤیزیۆنی یەکگرتوو لە شاری سلێمانی لە ساڵی 96-97 یەکێ لەو ساڵانە بوو. ئێستش کاسێتەکان ماوە عەدەم تەکفیر المجتەمع. ئەمە ئیبداعێکی گەورە بوو بۆ کوردستانی ئێمە کە شەپۆلی ئەدالەتا و تونڕەویدا کەسی قبول نەبوو. بەڵام ئەو یەکەم وتاری کەدا ئەبەزێت تەکفیر نەکردنی کۆمەلگایە. ئەم کۆمەلگا هەموو ئینسانە، هەمووی هاوزبانی یەکترە، هەمووی برای یەکترە، پێویستە پێکەوە ژیان بەرینە سەر. مەقسەدێکی تر لە مەقاسیدەکان کە مەقسەدی شەریعەت و قورئانی پیرۆزە، مەقسەدی نەرمونیانی و ئەخلاقی شیرینە. خوشک و برایانی بەڕێز، مامۆستا شەماڵ بەڕاستی لە پەیامی پێغەمبەران تێگەشت بوو و هێنابوویە ناو ناخی خۆیەوە. پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم چەند جار پێی ئەوترا ئینەکە لە مەجنون، ساحر، شاعر، جادوگەر. بە پێغەمبەرانی تریان دەوت ئەرازیلونا بادی الڕەئی، ئەمانە هیچ نازانن، کەسێکی دەشتەکی و هیچ نەزانن. بەس ئایا بۆ یەک جار پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام بە ئەو خەڵکیان و تۆ خۆتان شێتن، خۆتان ساحرن، خۆتان جادوگەرن، خۆتان درۆزنن؟ نەوتراوە. بەڵکو بە یا قەومی هەمیشە بانگی دەکردن، یا ئەبەتی بانگی دەکردن. ئەم پەیامە نەرمونیانیەش لە مامۆستا شەماڵە هەبوو. بانخوازی وا هەیە لەسەر ئاستی جیهانە کە دەم ئەکاتەوە بە جمێن و بە قسەی ناشیرین یەتە خوارەوە بە بەرامبەرەکەیدا. ئەمە لەکوێ ئەتوانێت پەیامی هیدایەت و پەیامی ئیسلام بگەیەنێ؟ لەبەر ئەوە بەڕاستی ئەمە ئیبداعێکی گەورە بوو کە مامۆستا شەماڵ کردی لە ڕوانگەی تێگەشتن و حاڵیبوونی خۆی بۆ دەقەکانی شەریعەت و مەقاسیدەکانی شەریعەت. مەقاسیدی شەریعەت واتە نەنیشتن بە لەفزەکانی قورئان و سنەتەوە، بزانین مەرامی ئیسلام بۆچی هاتووە، بۆ هیدایەتی خەڵکە، بۆ خۆشبەختی خەڵکە، و ئاین ئەبێ ببێتە سەرچاوەی خۆشەویستی و میهرەبانی و پێکەوە ژیان لە ناو کۆمەڵگادا. هەروەکو لە تەوەرەکانە باس کرا لەگەڵ ئەو هەموو شارەزایی و بەرنامانەی کە هەیبوو هەرگیز خۆی نەئەکوتا لە بواری فتوادا، یا ئیستیدام و پێگەڵ پژانی لەگەڵ بانخوازەکانی تر و زانایانە نەبوو بە هیچ جۆرێ. ئەمە ئەو پەڕی ئەو مەقسەدە شەریعی بەدیهێناوەکە نرمونیانی و پێکەوە ژیان بۆ لەگەڵ خەڵکی و لەگەڵ مسلماناندا. ئەخیر ژت لە خزمەتتانە باسی کەین، باسی ئەوە ئەکا کە کۆمەلگا چۆن زەبط ئەکرێت، کۆمەلگا چۆن دەتوانرێت بەرەو پێشەوە بڕوە لە ڕوانگەی مەقاسیدی شەرعی و تێگەشتنی خۆیەوە. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەباشی حاڵی بوو کە لەسەر ئەم سێ بوارە ئیش بکات و هەموو فەیلسوفەکانیش گەشتبوونە قەناعەت کۆمەلگا لەم سێشتە دەرناچێت. یا ئەوەیە کۆمەلگا ئیش و کارەکات لە پێناوی بیر و باوەڕ و قیەم و ئەخلاق و بەها باڵاکانە، و کۆمەلگا هەموو شتەکانی خۆی دەبەخشێ لە پێناوی سەرخستنی بەها و قیەمە گەورەکاندا کە پێغەمبەری ئێمە وای کردووە. هەر کاتێک کۆمەلگا وا بوو کۆمەلگایەکی سەرکەوتووە لە پێناوی بەها و مەبادی و قیەمە بەرزەکانە ئیش بکە. یا ئەوەیە ئەشخاص و تاکە کەسەکان و یا حیزبەکان ئەمانە ئەبنە کەسی یەکەم، ئەوان هەرچیان و هەر ئەوەیە، ئەوە دڵنیا بە ئەو کۆمەلگایە نەخۆشە کاتێک کەسێک یا چەند کەسێ ئەبنە دەمڕاستی هەموو کۆمەلگا. یا لە حاڵێکە ئەوەیە قیەم و مەبادیەکان لەگەڵ کەسەکاندا ئەبنە خزمەتکاری سەروەت و سامان و پارە، تەنها ئەمان گیان کۆکردنەوەی پارەیە. لەم حاڵەتەدا ئەڵێ کۆمەلگا، مامۆستا شەماڵ دەڵێ کۆمەلگا کۆمەلگایەکی مردووە و خواحافیزی لێ بکات. هەر کاتێک گەشتە ئەو ئاستە قیەم و ئەخلاق و بەهاکانی کۆمەلگا وەکو عەدالەت،
وەکو پێکەوە ژیان، وەکو چاکەکاری، وەکو کەرامەتی ئینسان و بەرزی و گەورەی ئینسان، هەموو ئەو قیەمە گەورانە لەگەڵ کەسەکانی ناو کۆمەلگادا کە دیار و ڕەمزن، هەموو ئامانجیان کۆکردنەوەی سەروەت و سامان و پارە بوو، ئەوە کۆمەلگایەکی مردووە و پێویستە چارەسەرێکی ڕیشەی بکرێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ مامۆستای بەڕێز دکتۆری خۆشەویست. دیارە وەکو مامۆساژ ئاماژەی پێکرد یەکێک لەو تایبەتمەندیانەی مامۆسا شەماڵ بریتی بۆ لەوەی کە بەپێی مەقاسدی شەریعە و قودوە و سەرمەشقیش بووە بۆ کارەکانی خۆی وە لە گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلامدا. ئێستش دەچینە سەر تەوەرەیەکی ترکە بە جۆرەکان پەیوەندیدارە بەو خاڵی کە ئاماژەم پێدا، ئەویش ئەوەیە کە مامۆستا شەماڵ وەکو پێشەنگی بانخوازان ئایا مامۆستا شەماڵ لەو ڕووەوە چۆن ڕۆڵی بینیوە؟ ئەو بابەتش لەلایەن بەڕێز مامۆستای بەڕێز و خۆشەویست دکتۆر عومەر عەبدولعەزیز پێشکەش دەکرێت. با فەرمێت. بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورە لە بەڕێزان ئامادەبووان، سڵاوی تایبەت لە بنەماڵی بەڕێز جەنابی مامۆستا شەماڵ، درود و سڵاو لە گیانی پاکی مامۆستا شەماڵ، خۆی گەورە لێ خۆش بێ و پلەی بەرزکاتەوە، دەستخۆشیش بۆ سەرتەری گەشەپێدان. لە ڕاستیان لە هەشت خولەکە زۆر زەحمەتە بە چیایەکە هەڵزنەی، لە هەشت خولەکە زەحمەتە بە گەلەریەکە بگەڕێی، لە هەشت خولەکە زەحمەتە کە پێشانگایەکی پڕ لە تابلۆی جوان بەسەر بکەیتەوە، بەڵام ناچارین گوزەرێک بکەین. جەنابی مامۆستا شەماڵ من ئەو لایەنانەی باس ناکەم کە بەڕێزان و لە گرتە ڤیدیۆیەکانیشە هەندێکمان گوێلێ بوو، باسی ئەو ڕاندا ئەکەم کە لەو محۆران نووسراوە پێشەنگی بانخوازان. مامۆستا شەماڵ شایانە ئەو نازناوەی بۆ دانێن کە پێشەنگی بانخوازان بوو، بەڕای من نەک لەسەر ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی هەموو عێراق و لە پێش لە ڕەنگە ئاستی جیهانیشە لە دەگمەنەکان بوو. ئەو تایبەتمەندی کە مامۆستا شەماڵ لە ڕووی بانگەوازیەوە جیا ئەکاتەوە لە بانخوازانی تر، ئەوە بوو کە لەگەڵ دڵا قسەیە کرد مامۆستا شەماڵ. جارێک گفتوگۆیەکمان پێکەوە بوو دراوسێ بووین لە فترەی خولی سێهەمی پەرلەمان لە هەولێر، ئەیوت دەنگی بەرز بۆ گوێکان ئەچێ، دەنگی ناسک و نەرم بۆ دڵەکان ئەچێ، دیار بوو خۆی ئەزمۆنی کردبوو. مامۆستا شەماڵ بۆیە لە دەرگای دڵەکانی ئەدا لەوێەوە ئەیویست ئینسان بەرەو گۆڕانکاری بەرێت. ئەم کارش ئاسان نییە بۆ ئەوانە نەبێکە لە دڵەوە گفتارەکانیان دەرەچێت و خۆیان بەڕەوشت توانیویانە ناخی دڵی خۆیان چۆنە دەری بڕن. مامۆستا شەماڵ یەکێک لە تایبەتمەندیارە گەورەکە دیارەکانی ئەوە بوو کە کەمدوو بوو، ڕاستە وتاری زۆر بوو، بەڵام لە مەجالیس و کۆمەڵایەتیەکانە مەگەر پرسیاری لێ بکرایە وەڵامی شتێکی باێتەوە یان کۆمنتێکی بەسیتی ببوایە لەسەر بابەتێک. بۆیە ئەو تە جوانەی جەنابی مامۆستا سەلاح ڕاستە کە کەم قاڵی فرەحاڵ بوو یان پڕحاڵ بوو. مامۆستا شەماڵ موفتی یەکێکە لەو کەسایەتیانەی کە جێی شانازی هەموو نەتەوەی کورد و هەموو بانخوازانی جیهانی ئیسلامە. من لێرە بە سەریعی ئاماژە بە تەموحاتە بانخوازیەکانی مامۆستا شەماڵەکەم، چونکە بەیەکەوە سوپاس بەخوا فترەیەک بووین لە سەرەتای هەفتاکانەوەن بە خزمەتی گەیشتم و دوای 10 ساڵێکدا بڕان لە نەوەدەکانەوە دووبارە بە خزمەتی گەیشتمەوە. هەر ئەو شەماڵ موفتیە بوو کە لە هەفتاکانە بینیم. مامۆستا شەماڵ موفتی ڕەنگە پێتان سیر بێت سەرەتای کاری بانخوازی و بانگەوازی بۆ ڕاستکردنەوەیە کە زۆر جار ئاماژەی پێکرێت لە هەفتاکانەوە دەستی پێ نەکرد. مامۆستا شەماڵ موفتی لە ناوەندی بووە لە بەغدا، چۆتە ڕیزی کاروانی ئیسلامی و چالاکی هەبووە لە تەمەنی مێرد منداڵیەوە، بجگە لەوە هەروەکو کەسایەتیەکی گەورە بوو لە کۆمەڵگەیەکی ئاینی و لە بنەماڵەیەکی موفتی و ئاین پەروەرە لە ڕیزی ئەو بنەماڵانە بوون کە ناودار بوون، چێ ئەو ماوەی کە پێشتر لە سلێمانیا بوونەوە، چە ئەو فترەیەش کە باوکی لە بەغدا بووە بەڕەحمەت بێ. لەبەرەوە مامۆستا شەماڵ دەمێکە قاڵ بووە لەگەڵ ئەم بیرە ئیسلامیە میانەڕەوە
و هەر لەوێەوە دەستی پێگر بەڕاستی و یەکێک لە مفارەقە سەیرەکان ئەگەر جائز بێ ناوی بنە مفارەقە ئەوە بوو کە لە قوتابخانەیەکی کاسۆلیکی تایبەت بە ناوی کۆلیژی BC ئەمریکی مامۆستا شەماڵ خوێندی مامۆستاکانی قەشە بوون وەکو ئاماژەی پێکرا دراوسەکانی جوولەکە و مەسیحی بوون بەڵام توانی بووی بە ئەخلاقە جوانەکانی هەر لەو کاتەوە کاریگەری دروستکە ڕاستە ئەوان نەیانتوانی کاریگەری لەسەر ئەم دروستکەن بەڵام مامۆستا قەشەکانی متەئەسیر بوون بە ئەخلاقی جوانی گەنجێکی وە لە تەمەنی 16-17 ساڵیە کاتێکیش گەڕایەوە بۆ سلێمانی و لێرە زانکۆی تەواو کرد گەڕەکی توی مەلیک و شاری سلێمانی و دەوروبەری شایەتن کە مامۆستا شەماڵ نمونەیەکی گەورە بوو لە مامۆستایەکی سەرکەوتوو بوو کە توانی بووی قوتابخانە بکاتە ناوەندی بانگەواز و میحرابیشی دواترکردن ناوەندی زانست ئەم پێکەوە کۆکردنەوەی ئاین و زانست و ڕەوشت هەر لە مامۆستا شەماڵەوە شایەوە بۆیە کە ئەگەر ڕەهەندە سەرکەوتوەکانی مامۆستا شەماڵ ئاماژە پێ بکەین ئەوەیە کە طموحاتی گەورە بوو یەکێک لەو طموحات گەورانەی لە ڕووی بانگەوازەوە ئەوە بوو کە ئەیویست کاریگەری لەسەر پرۆسەی پەروەردە و خوێندن دانێ کە من ئاگام لێ بوو چەندین پرۆژەی پێشکەش کرد بەداخەوە ئاوڕی لێ نەدرایەوە ئەویست لە ڕەهەندی فکری ئیسلامیە گۆڕانکاریکی گەورە لە ڕووی داعاویەوە دروست بکات تەنانەت ئەو ماوەیە کە لە وەزارەتی ژینگە بوو کاریگەری لەسەر هەندێک سەفیر و هەندێک نوێنەری لایەنە ئەجنەبیەکان دانابوو من خۆمی بان کرد بۆ کۆبوونەوەیەک لە ماڵی خۆیانە ڕەنگە کوڕەکان لێرەن ئاگادار بن کە پرۆژێ ئەوەی هەبوو کە چۆن بابەتێک باسی غلووی دینی و توندڕەوی ئاینی کە ماستەرنامەی بەندە بوو کۆمەڵگەکانی خۆتان ینی لە ئاستی ئیسلاحی مرۆڤایەتیە مامۆستا شەماڵ بیری ئەکردەوە جیاوازیەکەی ئەوە بوو لە ڕەهەندە ژینگەیەکەیەوە من کاری قسەی لەسەر ناکەم هەمووتان شاهدن کە مامۆستا شەماڵ وازانرێ ڕێکخراوی کوردستانێکی سەوزی لە 91 دروست کردو نەخێر لە 1970 لە سەردەمی ڕژێمە هەوڵی ئەوەیدا کە ڕێکخراوێکی وا لە شاری سلێمانی دروستکە بەس بەداخەوە مۆڵەتی پێ نەدراو کاتە بۆیە هەر خولیای بوو خەمی خاک و خەڵک و نیشتیمان و ئاین و قیەم و بەهاکانی بوو بەڕاستی تمۆحەکانی مامۆستا شەماڵ زۆر زۆر گەورە بوون بۆیە مامۆستا شەماڵ شایانی ئەوەیە کە چەندین دیداری بۆ ساز بکرێن نەک یەک دیدار و من دووبارە دەستخۆشی یەکەم لە سنتەر و لە هەموو ئەو بەڕێزانەی کە هاوکار بوون بۆ سازبوونی ئەم دیدارە دووبارە سڵاو لە جەنابتان و سڵاو لە ڕۆحی پاکی مامۆستا شەماڵ و السلام عەلەیکوم وەڕەحمەت السلام ورحمة الله وبركاته زۆر زۆر سپاس بۆ مامۆسای بەڕێز دکتۆر عومەر عەبدولعەزیز بۆ خستنە ڕووی بابەتەکەی بە شێوەزێکی کورت و پۆخت بەڕێزان ئێستش دەچینە سەر بابەتی کۆتاییمان کە یەکێکە لەو بابەتانەی مامۆستا شەماڵ موفتی پێی ناسراوە و لایەنێکی زەقی ژیانی بۆ لە هاوتەریب لەگەڵ بواری بانخوازی و ئەو ئوستوبە هەیە من و عەقلانیەی کە هەی بووە مامۆستا خەمی ژینگە و خەڵکی کوردستانی بووە و لەو ڕووەوە بەشدارێکی زۆر و زەوەندەی هەیە بۆ ئەم بابەتەش دەچینە خزمەتی مامۆستای بەڕێز و خۆشەویستمان مامۆستا موحسین کە هاوڕێیەکی مامۆستا بووە بۆ خستنە ڕووی ئەو بابەتە با مامۆستای بەڕێز مامۆستا موحسین بفەرمێت. بسم الله الرحمن الرحیم. سەلامی خوای گەورە لە گشت ئامادەبووان داواکارم خوای گەورە ئەویش و ئێمەی شاد کە بە لیقائی نووری خۆی لە بەهشتە. بابەتە ژینگەییەکان و چالاکی لەو بارەیە زۆر فراوانە لەو باوەڕەدانیم بە 12 دقیقا ئەو بابەتە تەواو بێ لەبەرەوە ناچارم بەسەر دێڕەکانە ڕۆم بۆ ئەوەی وەک دۆکومنتێکیش بەکار بهێنرێ ڕۆژە لە ڕۆژان بۆ توێژینەوە و هەر بەحثێکی ژینگەی کە لە کوردستانە ئاوردانەوەیەک بۆ سەردەمی سەرهەڵدانی کۆمەڵی کوردستانی سەوز پێویستە پشتگیری لە هەواڵەکەی کە لای منیش ئەوەی باس کرد کە پێش ڕاپەڕینیش هەوڵیا بوو لە کوردستانە ڕێکخراوەیەکی ژینگەی دروستکە بەڵام ڕێگەیان پێ نەدا. لە دوای ڕاپەڕین بەڕێستان
زۆربەتان وەزاکەتان لەبیرە کە بۆ نوبەرامەیەکی قیامەت بەسەر ئەو خەڵکەیە ڕۆشتبوو هەرچی ڕزق و ڕۆزیەکێ نەمابوو پەلەوەرێک نەبوو بە تایبەتی ئێمە کە لە سلێمانی ئەژیاین هیچ نەبوو بازار خەڵک هەموو بەیەکاچ و چاوەڕوانی هەواڵێک بوون دوکانەکان بەتاڵ سەیدەلیەکان ڕەفەکانی بەتاڵ لە دەرمان ئەیادە و دکتۆر و شتیوە کەس بەلایە نەئەچوو کەس دەرامەتی ئەوەی نەبوو بەدەم هیچەوە بچێ دواتر کە زانکۆش دامەزرا بە شایەتی هەندێک مامۆستای زانکۆ 50 دینارێکیان بۆ دانرا بەو مەعاشی مامۆستا و دوایش نەیاندانێت چونکە پارە نەبوو لەو وەزعەیە منیش وەکو هەموو گەنجێکی ئەو کاتە هاوتەمەنەکە لەگەڵ هاوتەمەنەکانمە هەوڵما بەرنامەیەکی زانستی لە تەلەڤیزیۆنی پیوکەی دابنین بەرنامەیەک لە تەلەڤیزیۆنی پیوکەی دامەزرا و بۆ وەڵامی پرسیاری گەنجەکانیش پەیوەندی مەکرد بە مامۆستا بەڕێزەکانی شارەکەوە مامۆستا جەمال عەبدول نووری عارف عەبدوڕەحمانی حەمەد چاوش مامۆستایانی تر زووزووش لیقام دروستە بۆ لەگەڵ بەڕێز مامۆستا شەماڵ کە زۆر لە پێش ڕاپەڕینەوە بە خزمەتی گەشت بوو ئەو لیقاانە لەگەڵ مامۆستا شەماڵ بوو بەهۆی ئەوەی بۆی باسکردن بۆ نەبین بۆ ئەو کۆمەڵەی دروستمان کردووە پەرەی پێ نەدەین چ کۆمەڵێک وتی ئێمە دەستەیەکی دامەزرێنەرمان هەیە لە 7 کەس دکتۆر دارە ئەحمەد تۆفیق ئازاد ئەحمەد تۆفیق دکتۆر پێشڕەو دکتۆر جەلال مەجید شەریف وابزانم کەمال نووری صاحب قڕان کەمال نووری صاحب قڕان مامۆستا شەماڵ خۆی 7 کەس لە بڕیاریان داوە یەکی 15 کەس بێنن بۆ ئەوی بگەن بە 105 کەس و هەڵبژاردن دروستکەن منیش بووم بە ئەندام و لەگەڵیانە هاوکاریم کرد بۆ ئەوەی ئەندامی زۆر کۆ بکەینەوە لەو وەزعەیە کە هیچ نەماوە لە کوردستانە کاولەیەک بەڕێستان ئەو شەڕەنەتان بینیوە کە ئێستا لە سووریا و لیبیا و یەمەن و چۆ ڕاستە سلێمانی کاول نەبوو لە ڕووی بینا و معمارەوە بەڵام کاول بوو لە ڕۆی هەموو بژێوی و دەرامەتێکەوە پەیوەندیەکانم بتەوتر بوو لەگەڵ مامۆستا بۆ بە ئەنجام گەیاندنی ئەو بوارە تا کاتی هەڵبژاردن ئامادەکاری تەوامان کرد بە ئامادەبوونی مامۆستا جەمال عەبدول جەنابی حاکم شێخ لەتیف انتخابات کرا دەستەی باڵای کۆمەڵەی کوردستانی سەوز مامۆستا شەماڵ سەرۆک محسین عەلی جێگر مامۆستا تاها عوسمان مامۆستا تاها حەمەخان کاک تاها عوسمان کە مهندس شۆڕش سەلام لەگەڵ کاک کەمال نووری صاحب قڕان خۆی یەکێبوو لە ئەندامەکان دوانی احتیاطیشمان بوو مامۆستا حوسێن کەریم مدیری ڕعای علمی لەگەڵ دکتۆر حەسەن کە ئێستا لە منەظەمات و ئەوانە ئیشەکەوازان ئەم کۆمەڵەیە ئەم دەستەیە دەست کرا بەکار بەڕاستی بەبێ مجامەلە ڕێنموویەکانی مامۆستا شەماڵ لە بواری ژینگە نەبیستراو بوو چۆن ئەڵێ شۆڕش گێڕانە بوو کۆمەلگا نەوتی نییە بیسووتێنێ خۆی گەرم کاتەوە تۆ پێڵەی نابێت داریش ببڕیتەوە لە ڕاستیات جورئەتێکێوێ ئازایەتیە کێوێت تۆ سەروەتی دار و دارستانی کوردستان بپارێزی لە کاتێکە خەڵک سەرمایەتی ناچارە شتی نابەجێ بکە خواردن نییە خۆراک نییە تۆ ئەڵەی نابێت کەس ڕاو بکە نابێت کەس پەلەوەرێ بکوژێ نابێت کەس گیاندارێکی دەست بکوژێ خەڵک ئەگەڕێ بە دوای پاروێنانە ئەو بازەڕە بێ کە دێ و ئەڕوا هەموو شار و شارۆچکەکانی دەرەوەی سلێمانیش ڕژاونەتە سلێمانیەوە چونکە هیچ نەبوو لەو شار و شارۆچکانە مەطعەمەکان ئەبێ ئاوی پاک بەکاربێنن تیم دەرەچوو بۆ ئەوەی مزگەوتەکان بزانن مزگەوتەکان کە هەمووی کەڕوو بەکتیریای هەڵهێناوە ئەو هەموو کەڕووە لە بیری مزگەوتەکانی بنتەبەق و بنتەبەقی هەرمەنی و مزگەوتی ئەوقاف و هەموو بۆڕەکانیان بردووە بۆ مەطعەمەکان تیمەکانمان ئەوایە بچێ و ئاوا ببڕێت چونکە هەمووی نەخۆشیە خەڵکەی خوا نەخۆشەکەوێ هەموو ئەوانەی چڵێس و
بەدوای پارە و سەروەت کەوتون خۆراکی ئەکسپایر و ترشە خورمای ترشا و خۆراکی زۆر خراپ ئەڕژێتە سلێمانی ئەبێت تۆ بڕیاری شۆڕژێڕانە بی بچی ئەو خۆراکانە بە شۆڤڵ بخەیتە ژێرگەڵ. لە ڕاستیە لێرەوە ئێستا سوپاسی بەڕێز مامۆستا جەمالەکەم کە محافزی شار بوو لەو کاتە لوزنەیەکی ژینگە بە پێم وایە هەر بە داواکاری مامۆستا شەماڵ بوو، لوزنەیەکی ژینگەی لە کوردستانە دامەزرا بە سەرپەرشتی بەڕێز محافز و کە خۆی لە هەموو کۆبوونەوەکانە ئامادا بوو و نوێنەری کۆمەڵی کوردستانی سەوز و نوێنەری بەڕێوەبەرایەتی ئاو و نوێنەری بەرەی کوردستانی کەوکاتە بەرە بوو هەبوو ئەبێ بۆ ئەی بڕیارەکان بن پاڵپشتی ئێمە بکەن بینایەکی هەندەسی دروست لە ئەساسەوە بۆ کوردستان دروست بکرێ. بینای ئەساس ئەبێ چەوت و چێواریتیانە بێ، ئەبێ لاروێریتانە بێ، دیوار کە بیناکەی ئەبێ خراپی و ناهەندەسیتیانە بێ، ئەبێ بینایەکی چاک بکەی. ئەو بینا هەندەسیە لە کۆمەڵی کوردستانی سەوزەوە لە ڕاستیە دەستی پێکرد بوو. ئەو کارانە کاری فراوانتر بۆ نمونە میلەتی ئێمە هەمووی لە نەشئەی سەرکەوتنی نەتەوایەتیایە و فێرە ساڵانە لە نەورۆزە هەزاران تایە لەم شارەیە دووکەڵی ڕەش و هەمووتان وەخت سەردەمێکتان بینیوە چۆنی بوو. ئەبوایە ئێمە داواکاریمان ئەوە بوو ئەبێ ئاگرد واد ئاگر نەکرێتەوە تایە نەسووتێنرێ و مەشخەڵێکی هەزاریانە لە شوێنێکە یەکێک دابگیرتێنێ ماراتۆنێکی گشتی ئەەکەین و ئەو کەسەی کە ئێباتەوە ئەو مەشخەڵە دابگیرتێنێ. لە ڕاستیە هەموو بڕیارەکان بۆ ئەو سەردەمە زۆر قرس بوو چونکە لەسەرێکەوە چەندێ خزمەتەکەی لەسەری شەوەکەویتە ژێر تانە و تعلیقی ئەوانەی کە نازانن ئیدارەی بابەتەکە بکەن. کۆمەڵە دروست بوو، کۆمەڵی کوردستانێکی سەوز کەوتە چالێکیەکانی. بەڕاستی مامۆستا شەماڵ لە هەڵبژاردننی بابەتی علمی و فکری بۆ ئەو کۆمەڵەیە عەسەبی ڕئیسی یەکەم بوو. هەموو ئەگەر هەموو هەفتەیەک نەیبوایە مانگی 3 جار 2 جار 3 جار هەر محازەرات و سیمیناری هەبوو بە بەردەوامی ئەو 2-3 ساڵەی کە زۆر ساڵانی چالاکی بوو لە سەرەتاوە. تەنانەت لە هەوڵدانی دانانی کۆنفرانسیش بوو کە ئێستا دکتۆر جەلال حەمەدساڵح جەنابی لێرە تەشریف هێناوە 3 بابەت لە بابەتەکان لایەزا لای ئەو مەحفوظە و بەڵام جێبەجێ نەکرا لە بەرهەندێ هۆ. شوێنی پرۆژە بەڕاستی دەورێکی زۆر گەورەی هەبوو بۆ ئەوەی شوێنی پرۆژەکان دیاری بکە. دەوری زۆر گەورەی هەبوو بۆ ئەو پرۆژانەی کە پێویست بوون ئەو سەردەمە بۆ بوژانەوەی کوردستان بەگشتی، هێنانی هەنگەڵان، هێنانی ئەگەر نەمامی جۆز دەست نەکەوتایە جۆز، تۆوی سەوزەوات، تۆوی تەڕە و سەوزە و میوە دابەشکردنیان لە ناوچەکانی سەیسایق و هەورامان و بیارە و ئەو جۆرە شوێنانە. کاری زۆر لە ڕاستیە کرا لە ماوەیەکی کەمە، بەڵام دوای ئەو مامە کەمە کە تیمەکان بەڕاستی کاریان ئەکرد وردە وردە سستی لە کۆتاییە کەوتنەتی لە ئەنجامی شەڕی ناوخۆ لەلایەک، لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەی خۆمان لەگەڵ هەندێ لایەنی حیزبی و ئەوانەیە کە کەوتنە بربەرەکانیەک چونکە ئەم کەلیمەی سەوزە تۆزێک کاری تێکدا بوو پێدەچێ بەرنامەی علمیش بەناوی لە تەلەڤیزیۆنی پیوکەی و ئەوانە چونکە لە 2-3 مواجهە و دانیشتنا یەکێکیان لەگەڵ دکتۆر کەمال خەیات کە ئێمە لە ژووری سەرۆکی زانکۆی ئەو کاتە کۆمەڵێکی ژینگە پارێزی دروست کرا بەرامبەر بە ئێمە بۆ ئەوەی کارەکانی ئێمە تۆزێک ڕاکێشن بەلای خۆیانە بە حوزوری کاک فواد ئەسکەندەر و کەمال چالاک و کاکەمالی حەسەن چاومار و ئەوان ئەو کۆبوونەوەی کرا کاکەمالی سەرۆکی زانکۆوتی ئەم کۆمەڵە گەنجەبائیشی خۆیان بکەن وا دەرەکەوێ زۆر ئەوان هەموو شتێکیان کردووە ئێمە هیچ بار نەکردووە ناشێت ڕێگەیان بگرین. کۆبوونەوەی ترمان بوو لە نادی سلێمانی ڕیاضی و لە مەسایلی حیزبیە لەگەڵ لە دوو خولەکەتەوەیکەی بابەتەکە زۆر بەچێژە بەڵام کاتەکەی ئێمە سنووردارە بەسەر چاو. ئەوانە بەگشتی جگە لە کەمی دەرامەت لەگەڵ ئەو ڕوبەڕووبوونەوانە وردە
هەرچەندێک کارمەندان بەجددی بە گیرفانی خوان بە ئۆتۆمبیلی خوان کە بنزین و ئەوانە سیعری خیاڵی و جەنابتان دەزانن لە کار و کارابم وردە وردە سیستمەکە سست بوو کە سست بوو مامۆستا ئەو کاتێش یەکگرتووی ئیسلامی کوردستان دروست بوو من ببووم بە مەسئولی ئەعلامی مەڵبەندیەک تەکلیفم کرد لە مامۆستا شەماڵ بۆ نایت بۆ تەلەڤیزیۆن بۆ ئەوەی بەرنامە هەبێ لە تەلەڤیزیۆن جەنابی تەشریفی هێنا بۆ ئەویانە پاش من بوو بە مدیری تەلەڤیزیۆن لێەوە بەرنامەی محراب گەشەی کرد گرنگترین شت لە بەرنامەی محرابە ئەوەیە مامۆستا بەجددی تەنزیری بۆ شتێگە کرد یا بڵێم تەئسیلی شەرعی بۆ بنەماکانی استخلافی شەرعی وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة تأصيلي بو بهاكاني بو قيمي أخلاقي تعاملي مروف لقل أو سلوشتي دور بري لبروي لمناقشة كان معنا همجارة باسي أوي أكرد كبهسترين عنصري جينجا مروفا أبي أم مروفا راست كريتو باك كريتو تشا كريتو نكهل لروي فيزيكي لروي معنوي شو أجر جينجا معنوي كيشي بيز بي هر کاردانەوەی پیسی ئەبێ لەو ژینگەی دەوروبەر بۆیە ئەم بەرنامەیەمان بەرنامەی محراب بە جددی چووە ناوی ئەو زەختەی کە لەو لاوە کەوتە سەر کۆمەڵی کوردستانی سەوز و با بڵێین سستی بکە لایەکی کەوە بە شێوەیەکی معنەوی لە محرابەوە مامۆستا شەماڵ دەربازی کردە دەرەوە بۆی خێر و بێرەکەی هەر بڵاو بێتەوە بابەتەکان زۆرن بەڵام لێرەیە لەبەر ئەوەی پابەندی کاتێکە بم و کاتی جەنابتان زۆر نەکوژم السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ مامۆسای خۆشەویست و بەڕێز بۆ ئەو سەرنج و تۆمارکردنە مێژوێ جوانانە کە دەکرێت بۆ خۆی فەرمووی تۆمار بکرێت و سوودی لێ ببینێ بۆ ئەرشیفی کاری ژینگە لە کوردستانە. بەڕێزانی ئێستاکەش چارەکێکمان بەدەستەوەیە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەر هەندێک یادەوەریە بێت چ سرنجێک بێ لەسەر بابەتەکان زۆر وەنازانم گفتگۆ مناقشەی زۆر هەڵبگرێت چونکە باسی کۆمەڵێ ڕاستی چەسپاو دەکەن ئێستاش دەرفەتەکەینەوە بۆ بەشداری چەند کەسێک کە وەکتمان ئەو پەڕی لە ماوەی چارەکێکدا پێشمان خۆش ئەوانەی کە یادەوەری تایبەتیان هەیە لەگەڵ مامۆستا ئەوان زیاتر بەشدار بن بەڵێ مامۆسای بەڕێز دواتر مامۆستا عوزێر نازانم بێنە ئێرە مامۆستا بیلال یا زۆر باشە عەفو دکتۆر محەممەد عەفو مامۆستا شەماڵی دووەم مامۆستا عوسمان لەولاوە مامۆستا گەرجان یەکەم وڵاو برایە مامۆستا ئومێد عەفو مامۆستا کوردستان مامۆستا عوزێر مامۆستا شەماڵ مامۆستا عوسمان مامۆستای بەڕێز عەفو لێرەوە مامۆستا عەبدوڕەحمان وازانم دکتۆر محەممەد عەفو دکتۆر گیان تۆ هەندێک قسەت کردو ئەگەر لە خوشکانیش دوو کەس وەرگین وازانم بەش ناکات مامۆستا پشتیوان لە خوشکان ئەگەر هەبێت بۆی ئەوانیش بەشدار بن خوشکان کەس نییە وازانم بەوەندە واز بێنین مامۆستا هەشت کەسە زۆر ئەگەرێکی دوو دەقەش بێ زیاد دەکات بەڵێ یەکی یەک خولەک مامۆستا خۆشی یەکی یەک خولەک بڵێ عەفو بەڵێ مامۆستا گیان جەنابەت ئەگەر ئاماژە بە ناوەکان کەیت بەڵێ مامۆستا گیان لە مامۆستا ئومێدەوە لە مامۆستا ئومێد بەناوی خوای بەخشەندەی مێرەبان دەستان خۆش بێ تەبان برای بچووکتان بە شانازیەوە 24 ساڵ لە خزمەتی مامۆستا شەماڵا بووم دەگەل لەو کاتانی کە پێکەوە داوامان بەیەکەوە لە کوردستانی سەوزیش و تەلەڤیزیۆن یەکگرتووش من بەوەی کات زۆر نەگرم یەک یادەوەری بۆ لەوە چێ ئیسفادی بۆ هەمومان هەبێ لە سەرەتای 2000ەکانە بۆ ڕۆژێک چوومە خزمەتی لە ماڵەوە باسی ئەو پرسیارم لا دروستمەوە سا تۆ چۆن خوای گەورەم بەهەری پێبەخشیوی چۆن توانی و تایانی ئاوها ئین بیت ینی بەم پڕی و چڕیە بتوانی ئەم بانگەوازە و ئاوە میحراب پێشکەشکەیت و توانای ژینگەت هەبێ وتی ئومێد یەک شتێکت پێ بڵێم
لەوە چێ و سڕام و کەس نەیزانێ من کاتی خۆی مامۆستا وتی تەبان کەسێکە بوو ئەوی شێخەکەم وتی شێخەکەم ڕۆژێک نەسیحەتی کردم و توێتی شەماڵ قەت نەهێڵی ڕۆژ بەسەر تا تێب ئاوا ببێ کە هەڵ هات و ئاوا بێ تا نەچیتە خزمەتی قورئان وتی من ئەوە 32 ساڵە ئەگەر تەنها لاپەڕەیەکیش بێ نەمهێڵاوە شەو ڕۆژ بەسەرما تێپەڕی بێ نەچوو بێت بە خزمەتی قورئان دەستان خۆش ببا من مامۆستا کوردستان بەفەرمی لەوێ تەستیمی پێێنەکەم ئەگەرەوانەی کە قسەکەن هەستنە سەر پێ زۆر سپاس بەڵێوانی کە قساکەن بە هەستنە سەر پێ بۆی ڕوونکە دیار بن. بسم الله الرحمن الرحیم. ئەگەر باسکردن و فیچەری مامۆستا شەماڵ ئامادەبووان بینەران تامی لێ بکەن حتمەن بەندە وەکو قوتابیەکی مامۆستا لە زۆربەی کاتەکانی ژیانمە لە هەڵوێستەکانە مامۆستایەتەوە یادم. مامۆستا شەماڵ یەکەم مامۆستای من بوو، شەماڵێک بوو کە هەڵی کرد بە توی مەلیکە کە لە بەغاوە هات. مامۆستا شەماڵ ئەوەندەی من لە خزمەتیا بووم یادەوەریم زۆرە. لە خزمەت حاجی عەلی سێوکانی ئامۆزام و ئامۆزاکانی ترم ئێمە لە خزمەتیا بووین، وەکو کوڕی خانەوادەی سێوکانی لێ هاتبوو ئێمە برا بچووکی ئەو بووین. چەند شتێکی بچووک کە باس بکەم لە یەک دەقەیە زۆر گرنگە. مامۆستا شەماڵ وا ئەزانم خوای گەورە پەروەردەی کرد لەو ژینگەیە کە هەمووتان باستان کرد. مامۆستا شەماڵ هاتە دەرەوە. ئەوەی کە زۆر گرنگ بوو مامۆستا شەماڵ زوو ئەم ساین و بە کوردی ساین ئیشارات ئەو ئیشارەتە خوایەی وەرگرت. لە هەشتاکانە خەریکی دەواجن بوو ئەخیری شیوازی لێنا و هەمووی بە هەرزان فرۆشت لای کانەبەردەکانی سلێمانی چەقش. وتم مامۆستا شەماڵ بۆچی وە هەرزانوتی کوردستان گەیشت بە قەناعەت خوای گەورە ئەمە چەند جارە پێم ئەڵێ شەماڵ تۆ نابێ ئیش بکەیت، ئیشی ترم بە تۆیە، ئەمە خۆی بە خۆمی وتووە. مامۆستا شەماڵ بۆیە وا گەورێ هەموو کەس کە دانیش بە دیار مامۆستا شەماڵەوە هەر کەسە و بەشی خۆی تامی لێ وەرئەگرت، هەر کەسە و بەشی خۆی چێژی لێ وەرئەگرت، سوودی لێ وەرئەگرت. ئەوەی کە من بینیومە لە مامۆستا شەماڵ و دوایی خوێندومەتەوە مامۆستا شەماڵ وەکو مەولانای ڕۆمی دەرگای خواپەرستی و دەرگای ماڵی خوای گەورە کردبوو. ئەیوو هەمووتان وەرن هەمووتان ئەگەن ئەچن بە ماڵی خوایە و ئەتوانن بچنە ژوورەوە. کۆتا یادەوەریم لە کۆتاییە زۆر دڵخۆشم کە ئەخیر جار چوومە خزمەتی لەسەر سیستەمەکە لە خزمەت ئەو مامۆستا موحسینە کە مامۆستام ئەویش حاجی عەلی ئامۆزان بەیەکەوە چوین بۆ هەولێر بۆ خزمەتی کەوتبوو لەسەر سیستەمەکە. فرسەتم لێنا لە خوا حافیزیە چوینە پاڵیەوە دانیشتین لەسەر سیستەمەکە دانیشتین. ئەوی براکانم هاتوون بۆ لام تامی دووم ئەو ماچەی کە دەستی ماچ کرد تا ئێستا دڵم پێ ئاسوودێ، دڵم پێی مرتاحە. خوای گەورە لێ خۆش بێ. مامۆستاکەم لەخوا بەزای بەسەر بەرزم کە ئەمڕۆ ئاوا خەڵک یادی مامۆستاکەی من ئەکاتەوە. یا ڕەبی مامۆستا شەماڵ لە فیردەوسا بە خزمەتی وگەینەوە ئینشاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام. بەڕێز دکتۆر محەممەد. دکتۆر جان. بسم الله الرحمن الرحيم. لە ڕاستیە یادەوەری زۆرمان هەیە لە خزمەتی مامۆستا، بەڵام ئەو یادەوەرانی کە زۆر زانقن کاتێ بەندە مەسوولی مەڵبەندی سلێمانی بوو مامۆستا محسینیش جەنابی لەبیریە ئەویش لە مەڵبەند لە خزمەتی یابووین. جارجارە بابەتێکی بۆ باسە کردین ئەی هەژانین گەرمیە کردین. وتم مامۆستاوە بۆ ئەم بابەتە لە مزگەوتێکان ناڵیتەوە با گەرم بێ. وتی جاوەڵام چوزانم باش شتێکی باشە. من مزگەوتێک دیاریکەین لەوا بوتی کاکە مزگەوت دیاری مەکەم، من خۆم لە مزگەوتێک بەردەوام نوێژەکەم نزیکی ماڵیشمانە لەوێ دەرسەکە داهێنم.
ماوەیەک چوین تا دەرسەکەی دانا گەرم بوو وتمان با بیدەین بە تەلەڤیزیۆن دامان بە تەلەڤیزیۆن ئەو نیتر دەنگ و باسی پیا کرد وەڵا فشارمان بۆ دروست بوو لە ڕێگەی ئەم لاولاوە ئەو کاتە ئاسایش وەکو ئێستا ڕۆشنبیر نەبوون وانەزانی ئەم دەرسە زۆر خەتەرە هاتن بە زۆر دەرسەکان پێداخستین دوایوتم مامۆستا لە تەلەڤیزیۆن بیڵێرەوە لە یادمە وتی ئاخر وەڵاهی مەوعیزە دەرس و بەم شێوەیە بە تەنیا ناوترێ مامۆستا مەجموعەیە گەنج ئێنم لەگەڵ خۆما دانیشین لە تەلەڤیزیۆن یەکەم جار دانیشین دەرسەکەی بە باس کردین ئیتر دوای چەند دەرسی هەموو جار لە تەلەڤیزیۆن مۆزەفەکان هاتن دانیشتن بۆی دەرسەکە بڵێتەوە دوایوتی کاکە هینم ناوێ عەزیەتیان نادەم تەواو ڕاهاتم لەگەڵ وەزعەکە بەم شێوە دەرسەکە لێمەوە و سپاس بەخوا بوو بە گۆڕانکاریەکی گەورە لەسەر ئاسی ڕۆشنبیری و بانگەوازی ئیسلامی بەڕێز مامۆستا شەماڵ ئەبوبەکر. سڵاوی خوا لە هەموو لایەکتان زۆر سپاس بۆ ئەم دیدارە جوانە بۆ ئەمە مۆستا بەڕێزە من حەزەکەم ئەوە بڵێم کە بەلای منەوە ئەوە گرنگە لە ئەو کەسانی کە خۆیان بە قوتابی بە خۆشەویستی بە شوێنکەوتەی ڕەمزێکی نیشتیمانی وەکو جەنابی مامۆستا شەماڵ ئەزانن ئەبێ پرسیارە سەرنجەکە لایەن ئەوە بێ کە چی بکەین بۆ ئەوەی شەماڵ موفتیەکان بەردەوام بن و کۆپی ئەو نمونە و ئەو شێوازە جوانە لە مامەڵەکردن و لە دواندنی خەڵک و هاونیشتیمانی و هاوڵاتیەکانمان زیاکەین بەڕای من دوو خاڵ زۆر سەرەکیە یەکەمیان فێربوونی زمانە بیانیەکان بە تایبەتی زمانی ئینگلیزی لەم سەردەمەیە چونکە ئەوەی مامۆستا کردی توانی لەو سەری سەقافات و پێشکەوتن و زانستی سەردەمی خۆیەوە بێتەوە و لەوێەوە بە زمانی کەسێک قسە بکە کە ئاشنایە بە زمانی سەردەمەکەی نەک لە ژێر کاریگەری زمانی سەردەمەکەیە داکۆچێکی دیفاعکەرانە بکە و زۆر جار بکەوێتە هەڵەی زانستیەوە لە پێناوی دیفاعکردن لە شتێک کە خۆی بڕوای پێێتی خاڵی دووەمیشیان ئەوە بوو کە ئەو باسی ئینسانیە کرد و باسی ئینسان بوونیە کرد و هەموو شتێکی خزمەتی ئینسان بوون تەنانەت باسکردنی لە عەقیدە و لە بەهاکان و لە دیمەنە جوانەکانی ڕووکاری دینداری بۆ ئەوە بوو کە باسی ئەو بکە ئێمە ئینسانێک و هاوڵاتیەکی دروستتر و ئاشتی خوازانەتر و ژینگە دۆستتر بین لەگەڵ یەکترا نەک بۆ ئەوەی کە تەرکیز بکاتە سەر خاڵە جیاوازەکان تەنانەت ئەگەر باسی دیانەتی ئیسلامی و عەقیدەی ئیسلامیش بێ لەبەرەوە ئەی بینین ئەو دەوری یەکێکی بینی وەکو سەعید نورسی نەچوە سەر باسی لەشکوڕ ڕیش و ئەمانە خۆی نەکوتا بۆ پۆستی حیزبی و حکومی بەڵکو شتێکی کرد دەیان دوای خۆی خەڵک گەڕێتەوە بۆی وەسوودی لێ بێنێەوە زۆر سپاس بەڕێز مامۆستا عوسمان کاروانی هەر لە نزیکەوەیەتی بێزەحمەت بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشی بۆ سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان دویا داوەری حاجی کامیوە لە خزمەتتانە عەرزی کەم لە سەرەتای نەخۆشیەکە کە هاتەوە بە سلێمانی چوینە خزمەتی وتی من شێخێکم هەیە جاربەجارێ ئەچمە خزمەتی شێخەکەم بۆ هەندێشتم بیر بێنێتەوە پێی وتیم بە زمانی حاڵ وتی کاکە هەر کەسێم هەرچی شتێ بزانێ مەرج نییە لە هەموو کاتێککە هەموو شتەکان بزانێ بۆیە پێویستە جاربەجارێ لە هەر ئاستێکا بیت گوێ بگری بۆی خەڵکشتت بیر بێنێتەوە دووەمیان کۆمەڵێک گەنج لە سلێمانیەوە چوبوون بۆ هەولێر بۆ لای لە کاتی دیدارەکەیدا کە لەوێ بینی بوویان لە نەخۆشیەکە ئەو کات ئەوەندە ناڕەحەت نەبوو بەو دەرەجێ بەس ئازار پیا بوو لە جەستەیە لێیان پرسی بوو حاجی وەزعت چۆنە وتی وەڵڵای حاجی ئازاری جەستە تێیداوە بەڵام لە ڕووی دەرونیەوە وەزعم باشە وتیان حاجی ئامۆژگاری چییە بۆ ئێمە وتی کوڕینە ئاگاتان لەوە بێ ئەو ڕۆژەتان بیر بێ دێنە سەر ئەم سیسەما لە یادی نەکەن ئەگەر جەستەشتان ئازاری هەبوو با دڵتان بێ ئازار بێت ئەمڕۆ دەڕۆنەوە بۆ سلێمانی لە ڕێگەی ئیسراحەت دەکەن بەڵاو ئەو ڕۆژگارانە تێدەپەڕێ لە بیری نەکەن هەر کاتێ کەوتنە ئەم جێگەی من دڵتان بێ ئازار بێ ئەگەر چی جەستەشتان ئازاریە بێ ئەو کاتە بە ئاسوودەی سەردەنێنەوە سپاس زۆر سپاس بۆ بەڕێزێت بەڕێز مامۆستا مەلا عوزێر مامۆستا پشتیوانمەوە بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئەوەی پێویست بوو وترا بەڵام ئەوەی لە یادی منە ڕۆح و گیانی مامۆستای کۆچکردو مامۆستا شەماڵ مفتی پاش دەستخۆشی لە سەنتەری گەشەپێدانی لاوان ڕەنگە ئەو گازندەیان لێ بگرێت کە بۆ بە قورئان دەستان پێ نەکرد بە یادەکەم
دوو گەورەترین کەسایەتی ئەم شارە ئامادەی ئەم یادە بوو ئەم دیدارە بوو کە دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی بوو کە تا کوێ پێشوازی لە تەرمی مامۆستا شەماڵ کرد و خۆی چووە ژێر جەنازەکەیت ئەبوو هەر لەبەر ئەوەی کەوا ئەویش خۆی بە قوتابی مامۆستا شەماڵ ئەزانی بۆ 5 دەقەش بووایە وتارێکی کورتی بووایە یاداوەری لەگەڵ مامۆستا شەماڵ زۆرن ئەخیر یاداوەری کە بە خزمەتی گەیشتین لە هەولێر لە خزمەت مامۆستا عومەر نیظامیا بوو بە حساب ئێمە چوین دڵخۆشی بکەین بەڵامە بینین بە زەردەخەنەکەی خۆی بە قسەی دایکی عومەر کە لەوێ بوو ئەوێت لەم کاتانەدا سەعاتێک بوو پێش نیوەڕۆ ئێش و ئازارێکی زۆری بۆیەت بەڵام لە هەمان کاتە ئەو بوو بە مامۆستای سەبر بۆ ئێمە ئەو دڵی ئێمەی خۆشە کرد و مامۆستا عومەر نیظامی بە دڵە ناسکەکەی خۆی هەندێک پێکەنی و هەندێک دوعایشی کرد کۆتا قسەم مامۆستا ئەوەیە کە لە 2002 لەگەڵ مەکتەبی زانایان و مەکتەبی کۆمەڵایەتی ئەو وەختە مامۆستا مەحیدین بوو وابزانم زانایانیش مامۆستا ئەحمەدی شافعی بوو لەو شوێنەی کە شوێنمان بوو وەکو بڵێ دەورەیەکمان بۆ زانایان کردەوە دەورە لە دەورەکە مامۆستا مەحیدین و ئەو لە من گەورەتر بوون و مامۆستای من بوون محاضەرەی خۆیان پێشکەش کرد سەرەی من هات و چوومە بینیانەوە بسم دەست پێ کرد و الحەمدولله و مامۆستایانێکی گەنجی مام و خەتیب دانیشت بوون ئێش و ئازارێ دای لە لای چەپم لەو کاتا ڕەنگم هەڵگەڕا مامۆستا شەمال لای ڕاستما بوو مامۆستا مەحەدین لای چەپ مامۆستا شەماڵ دی چییە وتم وەڵی مامۆستا ئازارێکمێ لێرە بەچی لەویایتر بیری خستمەوە فەرمووی بیری خوات هەبێ لەوانەیە ئیمتیحانێ بکرێت دوای 2 دقە لە هۆش خۆی چووم و ئەو جەڵدە لێیام کە 2002 بردمیان پاشان کە چاک بوومەوە هات فەرمووی وعدەکە بردەسەر بەڕاستی مامۆستا شەماڵ ئەو مامۆستایە بوو کە لە هەموو کاتێ مامۆستا بوو یا ڕەبی سەلامی لێبێ لەو ڕۆژەی لە دایک بوو سەلامی لێبێ لەو ڕۆژەی وەفاتی کرد سەلامی لێبێ لەو ڕۆژێک کە وا زیندووە بێتەوە زۆر زۆر سپاس بۆ مامۆستای بەڕێز مامۆستا پشتیوان دوا بەشداریشمان ماوە دوای ئەوش خۆشە بەڕێزە دەستخۆش بێ و سپاس بۆ هەموو لایەک من هەست دەکەم ئێستاش ڕۆحی بەڕێز مامۆستا شەماڵ موفتی زیندووە ئەوەی گرنگە بۆ جیلی گەنجان و بەتایبەتی لە ناوەندە ئەکادیمیەکانە کە بکرێ بۆ کەسایەتی ئەم پیاوە من بە حکمەوەی کە هەڵگری بڕواناوی ماسترم ساڵی ڕابردوو لە زانکۆی تاران مەقالەیەکی علمیم لەسەر کەسایەتی ئەم پیاوە نووسی لە سێ ڕەهەندەوە یعنی مەقالەکەم لەسەر ئەم پیاوە نووسی لە ڕووی داوە بانگەواز و لە هەمان کاتا لە ڕووی لایانی خێرخوازی و لایانی ژینگەی ناسچینی من بۆ ئەم پیاوە تەنها لە بەرنامەی محرابەوە بوو کە کاتێک مەقالەکەم پێشکەش کرد 2 دکتۆر لە مامۆستایانی زانکۆی تاران پیان وتم بەڕاستی کورد کەسایەتی زۆر باش و زۆر زیرەکی تێدایە گرنگە کە ئەم کەسایەتیانە بە دنیای دەرەوە بناسرێ چونکە ئێمە یەکێک لە مشکلەکانی ئێمە تەنها ئەوەیە کە ئەم کەسانە لە ناوخوا ناسێنین گرنگە لە دەرەوە بناسرێن چونکە لە دەرەوە ئەم کەسانیانە بناسرێن باشترە وەسپاستانەکەم و دەستخۆشتیان لێکەم شیلانە خان ئەگەر ئەو برایانی چاودێر مایکەکە بەرن بۆ دوا زۆر سواس تا بەناوی خوا عەفو ناوم شادانە شادان خان شیلانە خانە پێش جەنابتەوە بوورە لە دوامە مشکلە نیە فەرموو من وەکو قوتابێکی مامۆستا شەماڵ کە لە ساڵی نەوەکان بەدواوە لە 1992 ئەو ساڵانە دەرسی ئینگلیزی پێوتم تۆزە نزیکی کەوە عەفو وانەی ئینگلیزی پێوتم لە قوتابخانەی بنار کاتێ ئیمتیحانێکمان هەبوو دەرەجەکانەوە وەرەگرتەوانە وتی سەیری دەرجەکانتان بکەن بزان چۆن و بەغەڵەتان هێنیتانەوانە سی دەرجەکەم کرد 6 دەرەجەی زیایە بوومێ لە بڵین لە کۆکردنەوەکانە منیش وەرەقەکەم بۆ بردەوە پێم وت مامۆستا من 6 دەرەجەم زیایە ئەویش پێوتم 4 دەرەجەی تری بقە سەریکەوە 10 دەرەجە ئیتم لەو کاتەوە ئەنی مامۆستا شەماڵ زۆر زۆر خۆشەویست فێری ڕاستگۆیی کردم
شەماڵ هەموو دەرسێکی وانەی لە دوای وانەکان کە تاوین کاتێکی تەرخانە کرد بۆمان ئەو قسانەی کە لە قورئانی پیرۆزە باس کرا بوو زۆر کات بۆی باسەکردین لە دوای تاوانی دەرسی ئینگلیزی کاتێکی ئەگە 5 دقەش بە ئەگە 2 دقە 3 دقەش بە بە تەنهاتێکی بۆ گەڕاینەوە زۆر کات باسی حەزرەتی مەریەمی بۆ کردین باسی ئەیسا موسا یعنی ئەو شتانە هەموو کات لە وانەکانە بۆی باسە کردین. زۆر زۆر سپاس بۆ خوشکی بەڕێزمان شادان خان شیلان خان ئاخر پەیوەندیمانە بگورم وسەی بەڕێز. سپاس دەستان خۆش بێ شیلانە ئەحمەد بەرپرسی ڕێکخراوی شەماڵی کوردستان بۆ پاراستنی ژینگە. من ئەڵەن پیاوە گەورەکان کاتێ ئەمرن تەنها بەجەستە ئەڕۆن، هەر پیاوێکی گەورە کاتێ ئەمرێ و خزمەتێکی کردبێ و دڵسۆزی خاک و گەل و دین و وڵاتی خۆی بووبێ ئیلا لە دوای ئەو کەسانێک هەڵەستنەوە شوێن پێی ون ناکەن، شوێن پێن هەڵەگرن لە هەر بوارێکا بێ خزمەتیەکەن. ئێمە لە ساڵیادی کۆچی وەفاتی مامۆستای بەڕێز مامۆستا شەماڵ موفتی ڕێکخراوێکمان دروست کرد بە ناوی ڕێکخراوی شەماڵی کوردستان بۆ پاراستنی ژینگە و خزمەتێکی زۆرمان کردو. سپاس بۆ خوای گەورە. یەک نمونە ئەگەر بێنمەوە وەکو بیرەوەری کە لە وتارێکیا گوێم لێ بوو، وتی ڕۆژێک باخێکمان هەبووە لە ماڵەوە عادەتەن کەسی هێناوە بۆی دار و درەخت و ئەوەی بۆ ببڕێ وەرزیمێ و بڕین و دار بڕین. دیارە ئەو کەسێک کە هێناوێتی داری بۆ ببڕێ نەیزانیوە یەکێ لە درەختی حەوشەکەی بڕیوە. مامۆستا شەماڵیش کاتێ ئەچێ کە سەیرەکا و درەختەی بڕیوە دەستەگرێ بە سنگێوە لە خەسارەتێکی گەورە بوو ئەو درەختت بڕیەوە. لەبەرەوە پەیامێکی گرنگە بۆ سرجەم ئێمە کە خزمەتی خاک و نیشتیمانمان بکەین لە ڕێگەی ژینگەوە. سپاس بۆ ئێوە. زۆر زۆر سپاس. ئێمە بەوەندە کۆتایی هێنین جەناب دەکرد دەکەن بەرنامەکە خۆ. بەڵێ خۆشەویستان و عزیزان بە پێویست سێزانم زۆر سپاسی بەڕێز و خۆشەوی جەنابی دکتۆر فاتح محەممەد سەنگاوی بکەم و هەروەها توێژەر بەڕێزەکان بەڕێز دکتۆرە بێخاڵ مامۆستا موحسین، جەنابی دکتۆر عومەر بەڕێز دکتۆر مامۆستا محەممەد نەسڕڵڵاه. بەڵێ خۆشەویستان و عزیزان پێش ئەوەی کە بە پێویست ێزانم کە پێشەوەی خەڵاتەکان دابش بکرێت کە پێم خۆشم بەڕێزانە هەر لێرە بن یەک جار بە خزمەتی جەنابی مامۆستا گەیشتم لەگەڵ مامۆستا نەشئەت غەفور، ئەویش کە ئێستا نەماوە خوای گەورە لێی خۆش بێ و دەرەجاتی هەردووشان عالی بێ. پێم خۆشەوە یادەوەریە لە خزمەت بەڕێستانە باس بکەم کە بە خزمەتیان گەیشتم مامۆستا نەشئەت باسی منی بۆ مامۆستا شەماڵ کرد. دوجار وتی شعری زۆر خۆشیشی لەبەرە. مامۆستا فەرمووی شعرێک هەیە ئەگەر جەنابت لەبەرت بێ زۆر خۆشە و زۆر تەئسیر و کاریگەری هەیە لەسەر من. وتم قوربان کامەیە؟ وتی شعرێکی حەمدی صاحب قرانە. منیش ئەو شعرم لەبەر بوو هەر ئەو کات کە ئاڵێ ئەحواڵی ئەم زەمانە لە کایی مناڵە چێ، دنیایەکی چپ و چەڵە لە زەرفی بەتاڵە چێ. لەم باخە هەردەمە کە دەگا میوەیە دەڵێ ئەم کۆنە گومبەزە لە دوکانی بەقاڵە چێ. نەقس و کەماڵی خەڵکی جیهان معتەبەر نییە، هەردوو محەققە کە بەدەستی زەواڵە چێ. منم شعرم بۆ جەنابی مامۆستا خوێندەوە. مامۆستا زۆر عەجیب سەری بۆ ڕائەوەشان و ئەیوت بەڕاستی هەر دێڕێکی بۆ خۆی دنیایشی زۆر زۆر گەورەیە. خوای گەورە لە هەردوو مامۆسایانی بەڕێز خۆش ببێ و خوای گەورە دەرەجاتیان عالیکە. خۆشەویستان و عزیزان، ئێستاش دابەشکردنی خەڵات دەست پێ ئەکەین و بەم شێوەیە لە خزمەت بەڕێزان و خۆشەویستان ئەبین کە هەر لێرە بن. مامۆستا گۆران عەباس بفەرمێت بۆ دابەشکردنی خەڵاتەکان بۆ بەڕێز مامۆستا موحسین عەلی، بەڕێز دکتۆر عومەر عەبدولعەزیز، بەڕێز دکتۆر محەممەد نەسڕڵڵاه، بەڕێز دکتۆرە بێخاڵ ئەبوو بەکر.